4 ساڵ دوای 16 ئۆکتۆبەر بۆچی ڕێککەوتنی 15 ئۆکتۆبەری نێوان بارزانی و هێرۆ ئیبراهیم ئەحمەد لەبارەی کەرکووک شکستی هێنا؟ چارەنووسی ناوچە دابڕاوەکان چی دەبێت؟ لە بەرەبەیانی 16 ئۆکتۆبەری ساڵی 2017 خەڵکی کوردستان بە هەواڵی ڕووداوێکی شۆکهێنەر خەبەریان بوویەوە. ئەوی چۆڵکردنی سەنگەرەکانی پێشمەرگە بوو لە کەرکووک. پارتی ئەو کات گروپێک کە دواتر ناوینا گروپی 16 ئۆکتۆبەر لە ناو یەکێتی بە ڕێککەوتنی ژێربەژێر لەگەڵ بەغدا تۆمەتبار کرد. هێرشەکە چۆن ڕوویدا؟ ڕۆژی 15 ئۆکتۆبەر لە دووکان لە کۆبوونەوەیەک بە ئامادەبوونی مەسعود بارزانی و نێچیروان بارزانی، هێرۆ ئیبراهیم ئەحمەد، فواد مەعسووم، باڤڵ تاڵەبانی و چەند سەرکردەیەکی تر بەڕێوەچوو لە کۆبوونەوەکە گەڵاڵەی پێشنیارێک کرا کە ئاڕاستەی حەیدەر العبادی سەرۆک وەزیرانی ئەو کاتی عێراق بکرێت کە ناوەڕۆکەکەی ئەمە بوو. دەست پێکردنی گفتوگۆ لەگەڵ حکوومەتی عێراقی بەبێ ئەوەی هیچ مەرجێکیان بۆ بەغدا هەبێت، تەنانەت ئەگەر عەبادی داوای هەڵپەساردن و هەڵوەشاندنەوەی ڕیفراندۆمیش بکات جێبەجێ بکەن. شانەوەی هێزەکانی پێشمەرگە لە چەند شوێنێک لەسەر داوای بەغدا دوای ڕێککەوتن. گفتوگۆکردن لەگەڵ بەغدا بۆ ئیدارەدانی هاوبەشی ناوچەکانی دەوروبەری ئیدارەی هەرێم تاکەشت کە هەردوو لا پێداگریمانەوەیان کرد و بە ئاسانی دەستبەرداری نەبن بیرە نەوتەکانی کەرکووک بوو. بە گوێرەی ئەو ڕێککەوتنەش بێت دەرەنجامەکەی هەر لە دەستدانی کەرکووک بوو. هەروەک پێش ڕیفراندۆم وەفدی ئەمریکیەکان و ئێران بە سەرکردایەتی ڕیفراندۆمیان ڕاگەیان. ئەنجامدانی ڕیفراندۆم لە کەرکووک یەکسانە بە لە دەستدانی کەرکووک و ناوچە جێناکۆکەکانی تر. بۆیە قاسم سلێمانی وتبووی ئەگەر هەر ڕیفراندۆم دەکەن لە کەرکووک مەیکەن تا ناچار نەبین ڕوبەڕووتان ببینەوە. شەوی 15 لەسەر 16 ئۆکتۆبەر هەست بە جوڵەی نائاسایی هێزە عێراقیەکان و حەشدی شەعبی کرا و ڕۆژی دواتریش پەیتا هێزەکانی پێشمەرگە لە سەنگەرەکانیان کشانەوە و هێزی عێراقی پێشڕەویان کرد. بە گوێرەی زانیاریەکانی ڕێککەوتنەکە لەلای یەکێتی لەلایەن باڤڵ تاڵەبانیەوە سەرپەرشتی کرا و 38 واژۆی ئەندامانی سەرکردایەتی یەکێتی بۆ کۆکردەوە. پێشتریش پارتی بە هەمان شێوە ڕێککەوتنی کردووە بۆ کشانەوەی هێزەکانی. هەروەک بارزانی لە کتێبی بۆ مێژوو بەڕوونی لە لاپەڕە 115 ئاماژە بۆ ئەوە دەکات ڕێککەوتین فەرمانمدا پێشمەرگە بکشێتەوە، بەڵام لایەنی بەرامبەر وەک خۆی ڕێککەوتنەکەیان جێبەجێ نەکرد. جگە لەوەش لا ڕێککەوتنی حکوومەتی هەرێم و ناوەندی لە تەموزی 2016 داهاتووە هێزی پێشمەرگە لە هەموو ناوچەکان بکشێتەوە کە دوای هاتنی داعش دەستی بەسەردا گرتووە، کە ئەمەش هەموو ئەو ناوچانە دەگرێتەوە کە لە دوای 16 ئۆکتۆبەر چۆڵ کران. لە بەرامبەر ئەوەشدا 415 میلیارد دینار بە هەرێم دەدرێت. پارتی ئەو کات گروپی 16 ئۆکتۆبەری لەناو یەکێتی بە خیانەت و ڕێککەوتنی ژێربەژێر تۆمەتبار کرد، بەڵام سەرڕای هەبوونی هێزی خۆی لە کەرکووک ئەویش هیچ بەرگریەکی نەکرد. ناوچەکانی تریش کە لە مووسڵ و شەنگال تا مەخمور لەژێر دەسەڵاتی بوو ڕادەستی حەشدی شەعبی کرد. ئەوەی بووەتە ڕەخنە لەو هێزە ئەوەیە ئەگەر لە کەرکووک بەهۆی شپرزەیی دۆخەکە نەیتوانی بەرگری لا کەرکووک بکات، بۆچی بۆ ئاسانیە ناوچەکانی ژێر دەسەڵاتی خۆی ڕادەست کرد و بەرگری نەکرد؟ دواتریش بەڕێکەوتن پۆستی جێگری سەرۆکی ئەنجومەنی پارێزگای مووسڵ و چەند پۆستێکی تری لە مووسڵ وەرگرت سەرڕای هەبوونی هێزەکانی حەشتیش. بەڵام بۆ کەرکووک ڕەتی کردەوە هاوکار بێت بۆ دانانی پارێزگارێکی کورد کە پشکی یەکێتی بوو بە پاساوی ئەوەی پارێزگاکە داگیر کراوە لەلایەن حەشتی شەعبی. بەو شێوەیە تا ئێستا نەتواندراوە پارێزگارێکی کورد دابدرێت. 4 ساڵ دوای 16 ئۆکتۆبەر هەڵبژاردننی چەند ڕۆژی ڕابردوو کە کەمبوونەوەی کورسیەکانی یەکێتی بە ڕێژەی نیوە لە کەرکووک کەم کردەوە دەری خست یەکێتی چیتر لە پارێزگاکە هێزی ڕەهای نییە و ئەو شەرعیەتەی جارانی نەماوە. پارتیش ئەگەرچی پێشتر بەڵێنی دابوو تا هێزەکانی حەشدی شەعبی لە کەرکووک بن ئەوان بە داگیرکراوی دادەنێن و ناگەڕێنەوە، بەڵام بۆ هەڵبژاردن گەڕانەوە و دوو کورسی پارێزگاکەیان بۆ خۆیان مسەوگەر کرد. ئەوەی دوجار بووەتە خواستی گشتی ئەوەیە لیژنەیەکی نیشتیمانی دروست بکرێت بۆ یەکلاکردنەوەی ئەو ڕووداوە و دیاریکردنی تاوانبارانی لە دەستدانی نیوەی خاکی کوردستان.